کە من بۆ تۆژیم و تۆ ژیانی ئەتۆ گیانی ئەتۆ گیانی فڵانی تەبیبی چی و دکتۆری چی حەبیبم بەتەنیا خۆت لە دەردی من نەزانی پێشکەش بە پایتەخت میدیا سەرتۆپی کەناڵانی پاس بۆ پایتەخت میدیا شەوانی ڕەمەزانی کەرکووک تایبەترە بەچی جاگرێتەوە هەموو بەگڕ بەتین کە ڕۆژۆکە ئاشکێنن یەکسەر دێن بۆ ئەم یاریە کە پێڵەن سینوزەر کەشێکی تایبەتیە سێ کەس بەرامبەر سێ کەس جایەتی یەکەن ئیتر قەبێتە مەراقێک لە دڵیان کە ئەو سێ کەسە لەو سێ کەسەی تر بباتەوە ئیتر کاتەکە بەڕێگەین پێما بێت لە هەولێر و لە سلێمانی لە پارێزەکان هێن کوسان و دێن بۆ کەرکووکەوەی کە یاری بکەن بەڵێ خەڵکی برایانی هەولێر برایانی سلێمانی هاتشۆی کەرکووکەکەن چونکی کەرکووک هەر بە خۆتەزانی بەستینی زۆر بەناوبانگە و بێژگە لەوە ژیارەکە لێرە گەرم و گورترە گەورە و بچوو پیر لاو هەموو بە یەکەوە یاریەکەن ئەویان زۆر تایبەت